ڕاگەاندنی هاوبەشی هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشکێڕی ئێران ڕاهی کاریگەر و کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران لە ژێرناوی هاتنی ساڵی نوێی زاینی پیرۆز بێت. ساڵی 2024 زاینیمان لە ئێران لە کاتێکدا تێپەڕ کرد کە خەڵکی سەربەرزی ئێران بە تێپەڕبوون لە دەسەڵاتی فاشیزمی ئاینی بایکۆتی بەربڵاوی شانۆی گاڵتەجاڕی هەڵبژاردن و بە هەنگاوی پتەویان لەسەر شەقامەکان شەرعیەتی حکوومەتیان پێشێل کرد و قەیرانیان گەیاندوەتە هەموو جومگەکانی پێکهاتەی دەسەڵاتی ڕژیم و لەسەر بەستێنی شکستەکانی ڕژیم لە سیاسەتی سەرکێشانەی دەرەوە دەسەڵاتدارانیان تووشی سەر لێ شێواوی و ترس و خۆف کردووە. بزوتنەوەی ئازادی خوازانەی ژنان و لاوانی وڵات، خەبات و خۆڕاگری مەدەنیانەی ئازاد پۆشان، خەبات و ناڕەزایەتی داواکاری تەوەر و درەوشاوەی موچەخۆران هێزی لە بن نەهاتووی کۆمەڵانی خەڵکی ئێرانی نیشانداوە. ئەم هێزە بەرین و لە بن نەهاتووە بە دروشمی درەوشاوەی ژن ژیان ئازادی سنوورە ناوخۆییەکانی تێپەڕ کردووە و سیمای بزوتنەوەی شۆڕشکێڕانە و ڕواڵەتی ئینسانی خۆڕاگری مەدەنی بە هەموو جیهان نیشانداوە. ساڵی 2024 زاینیمان لە کاتێکدا تێپەڕان کە خەڵکی جیهان شاهیدی زۆرترین شەڕی ماڵوێرانکەر بوون. کوشتاری گەنجان لە شەڕی رووسیا و ئۆکرایندا ساڵێکی دیکەشی تێپەڕاند. ساڵێکی کە جێنۆسایدی بێبەزەیانەی فەلەستین و غەزە لە بەردەم کامێرای ڕاگەیەنەرە جیهانیەکاندا درێژەی کێشا و تاوانەکانی دەسەڵاتدارە ڕەگەزپەرست و فاشیستەکان بەبێ ڕاڕایی لەلایەن دەوڵەتە ئوروپایی و ئامریکایی و بەناو دموکراتیکەکانی جیهانەوە پشتیوانی لێکرا. ساڵێکی کە ئەرتەشی داگیرکەری ئیسرائیل غەزەی بە تەواوی کاول کرد، باشووری لوبنانی کردە وێرانە و ژێرخانە نظامی و ئەمنی و ئیستراتژیکەکانی سووریای لەناو برد و ئابووری، ژێرخان و بینا و شوێنەوارە مێژوویەکانی یەمەنی بە تەواوی وێران کرد. ساڵی 2024 زاینیمان لە کاتێکدا تێپەڕ کرد کە شەپۆلە مەترسیدارەکانی نێۆفاشیزم بە خێرایی یەک بە یەک وڵاتە جۆراوجۆرەکانیان خستۆتە ژێر چنگی خۆیانەوە. سەرکەوتنی ترامپ لە ئەمریکا وەتە هۆی پەیوەندی نێوان میلیاردێرە چاوچنۆک و قازانج پەرستەکان لەگەڵ بزوتنەوە جەماوەریە دژە بیانی، دژە ژن، دژە شارستانیەت، دژە پەلکە زێڕینەکان و لە 4 ساڵی داهاتوودا شاهدی لێکەوتەکانی دەبین. دەسەڵاتی نێۆفاشیستەکان لە ئەڕژانتین، ئیتالیا، هۆلەند، سوئێت، مەجارستان و هەروەها گەشەی بەربڵاوی حیزبە ڕاستە توندڕەوەکان لە فەڕەنسا، ئاڵمان و ئیسپانیا هەڕەشەی جددیان لەسەر شارستانیەتی ئوروپا دروست کردووە. لەسەر بەستێنی قەیرانی سەرمایەداری نێۆلیبراڵ و بارودۆخی گەلێک لاوازی حیزب و ڕەوتە چەپەکان، ڕەوتە فاشیستیەکان پێشڕەویان کردووە. ساڵی 2024 زاینیمان لە کاتێکدا تێپەڕاند کە خەڵکی پێشکەوتن خواز و ئازادی خوازی جیهان لە زۆر یەک لە پایتەختەکانی وڵاتانی ڕۆژاوا و جیهان کاردانەوەی ئینسانی و جێگەی ستایشیان بەرامبەر بە کۆمەڵکوژی غەزە نیشاندا بۆ ئەوەی دەربکەوێت کە ویژدانی وە خەبەر هاتووی مرۆڤە ئازادی خوازەکان هێشتا بە ئاگایە و ناتوانن چاوپۆشی لە بربەریەتی مۆدێرن بکەن و بەو پەڕی بوێری و سەرەڕای هەموو یاسا و ڕێسا دەوڵەتیەکان شێلگیرانە بەرگریان لە مافی خەڵکی فلستین کرد بۆ پێکەوە ژیانی ئاشتیانە لەگەڵ یەهودی و مەسیحیەکان لەسەر خاکی فلستین. بەو هیوایی کە ساڵی نوێ ساڵی سەرکەوتنی مرۆڤایەتی بێت بەسەر هەموو شێوەکانی بربەڕێتی فاشیستی، ساڵی نوێی زاینی بە هەموو ئەو کەسانەی کە ئەم ڕۆژە لە ئێران و لە سەرانسەری جیهان بەرز ڕادەگرن پیرۆزبایی دەڵێن. بەو هیوایە بە پێشوازی ساڵی 2025 دەچین کە ساڵی نوێی زاینی، ساڵی کۆتایی هاتنی سەرجەم شەڕ و ماڵوێرانی و کوشتاری دڕندانە، ساڵی بەهێزتربوونی بزوتنەوە پێشکەوتن خواز و مرۆڤ دۆستەکان لە سەرانسەری جیهان، ساڵی پەرەسەندنی خەباتی کۆمەڵانی خەڵکی ئێران و بە ئاکام گەیشتنی نافەرمانی مەدەنی بەربڵاو بۆ گەیشتن بە کۆمەڵگایەکی پشتبەستوو بە بنەماکانی ئازادی بێشەرت و مەرجی سیاسی و یەکسان بۆ هەمووان، دموکراسی، مافی یەکسان بۆ ژنان و پیاوان،
دەستەبەربوونی مافی سەرجەم کەمینە نەتەوەیی، ئاینی، فەرهەنگی، جنسی و جەندەریەکان و هەروەها گەشە پێدان لەسەر بنەمای پاراستنی ژینگە لە کۆمەڵگایەکی بەدوور لە چەوسانەوەی مرۆڤ بەدەستی مرۆڤ بێت. بەو هیوایە ساڵی نوێتان پیرۆز بێت. بڕوخێ ڕژیمی کۆماری ئیسلامی، بژی شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران، بژی ئازادی، دموکراسی و سۆسیالیزم. کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران و هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر دووشەممە دەی بەفرانباری 1403 30 دەسامبری 2024